یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 2005 و دوای پێگێنانی کابینەی یەکگرتووی حکوومەتی هەرێم پێگێنەری سەرەکی سەرجەم کابینەکانی حکوومەت بووە، بەڵام لە ناوخۆی ئەو حیزبەدا پرسی نەوت و داهاتەکەی بۆچوونی جیاوازی لەسەر بووە و زۆرێک لە سەرکردەکانی چەندین جار ئاماژەیان بەوە کردووە کە حیزبەکان ئاگاداری پرسی نەوت نەبووە. مانگێک بەر لە ئێستا نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە شاری هەولێر بەشداری لە کۆبوونەوەیەکی مەکتەبی سیاسی یەکێتی کرد کە زۆرینەی ئەندامانی مەکتەبی سیاسی ئەو حیزبە بەشداریان تێدا کرد. دوای کۆبوونەوەکە لە کۆنفرانسێکی هەواڵیدا مەلا بەختیار لێپرسراوی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی لەبارەی پرسی نەوتەوە ڕایگەیاند دوای ئەم کۆبوونەوەیە ناتوانن نەخۆشی ئەو کەسانە بڕەوێننەوە کە نەخۆشی گومانیان هەیە. هەر کەسێک گومانی هەبێ ناتوانین ئیتر یەکێکە نەخۆشی گومانی هەیە بیڕەوێنینەوە بە مادی سەلمێنرا کە شتیوانیە. دوای تێپەڕبوونی مانگێک بەسەر ئەو کۆبوونەوەی نێچیروان بارزانی لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتیدا ئەندامێکی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی ڕایگەیاند یەکێتی ئاگاداری دۆسیەی نەوت نییە. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێشترش ڕامانگان وەکو یەکێتی ئاگامان لە مەسەلەی پارەی نەوت و شیرینی نەوت نییە. هەر هەمان ڕۆژ و دوا بەدوای لێدوانەکەی قادر حەمەجان پەرلەمانتارێکی یەکێتی ڕایگەیاند ئەو بەرپرسانەی یەکێتی کە دەڵێن ئاگاداری دۆسیەی نەوت نین کەم تەرخەمی خۆیانە و با لە تیمی یەکێتی لە حکوومەت بپرسن. یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو ئەو کابینانەی کە ئیشی لە نەوتا کردووە لە بەرهەمهێنان لە گرێبەست واژۆکردن لە فرۆشتن لە هەموو شێوازەکانی مامەڵەکردن یەکێتی نیشتیمانی کوردستان لە جومگەیەکی هەستیاری بواری نەوتا ئامادەگی هەبووە. ڕەخنەی بەشێک لە بەرپرسانی یەکێتی لە پرسی نەوت و داهاتەکەی لە کاتێکدایە ئەو حزبە لە کابینەکانی ڕابردوودا جارێک پۆستی سەرۆکی حکوومەت و سێ جار پۆستی جێگری سەرۆکی حکوومەت و چەند جارێکیش پۆستی وەزارەتەکانی دارایی و پلاندانانی بەدەستەوە بووە کە ئەو پۆستانە پێگهێنەری سەرەکی ئەنجومەنی باڵای نەوت و گازی هەرێمن. ئێمە ئاگاداری واژۆکردنی گرێبەستەکانین. پاشەوەی کە گرێبەستەکە واژۆ ئەکرێت ئەچێت بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان. سامانە سروشتیەکان ناوەڕۆکی گرێبەستە واژۆکراوەکان جێبەجێ ئەکات. پاش ئەوە ئێمە ئاگامان لێ نییە. عادل موراد سکرتێری ئەنجومەنی ناوەندی یەکێتی یەکێک لەو سەرکردانەی یەکێتی کە لێدوانەکانی زۆر جار نیگەرانی پارتی لێ دەکەوێتەوە لە دوایین لێدوانیدا دەڵێت ناشەفافی پرۆسەی نەوت و دیارنەبوونی داهاتەکەی هۆکاری سەرەکی ئەم بارودۆخە و تێکچوونی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا بوو. پارتی دیموکراتی کوردستان نزیکەی 10 ساڵە پۆستی وەزارەتی سامانە سروشتیەکانی بەدەستەوەیە و ڕادەستی هیچ حزبێکی دیکەی نەکردووە. زۆرێک لەلایەنەکان پارتی بۆ تۆمەتبار دەکەن کە پرسی نەوتی کۆنتڕۆڵ کردووە. ئەندامێکی سەرکردایەتی ئەو حزبەش دەڵێت یەکێتی ئاگاداری هەموو دۆسیەکانە و ئەو قسانەشیان پەیوەندی بە کێشە ناوخۆیەکانی خۆیانەوە هەیە. بە بڕوای من قسەکانی کاک حاکم قار ئاراستەی حیزبەکەی خۆیانی کردووە نەک ئاراستەی عام چونکە بەشێکی تەواوی حکوومەت و جومگە ئاساسیەکانی حکوومەت لە برایانی بەڕێزی یەکێتی نیشتیمانی کوردستان پێکاتووە. بە بڕوای من یەکێتی لە ناو خۆیانە لە ئیشی یەکتر بێخەبەرن نەک لە ئیشی عام و کەیسی نەوت بێخەبەر بن. لەسەر ڕۆڵی یەکێتی لە پرسی نەوتی هەرێمدا پەرلەمانتارێکی فراکسیۆنی گۆڕان دەڵێت بەشێک لە یەکێتی شەریکە لە بردنی داهاتی نەوت و پارتی بەتەنها ناتوانێت داهاتی نەوتی هەرێم ببات و قوبات تاڵەبانی لە هەموو کە زیاتر بەرگری لە سیاسەتی نەوت دەکات. کاقوبات لە هەموو کە زیاتر دیفاع لەم سیاسەتی نەوتیەکە. پارەی شیرینی نەوت دیار نییە لە هەموو کە زیاتر دیفاع لەم سیاسەتی نەوتیەکە. بۆیە من پێم وانییە پارتی بەتەنیا بێت. بارودۆخی ناوخۆیی یەکێتی کاریگەری لەسەر هەڵوێستی ئەو حزبە کردووە لە پرسەکانی پەیوەست بە حکوومەت. ئەوەش زۆر جار هەڵوێست و لێدوانی جیاوازی بەرپرس و سەرکردەکانی ئەو حزبەی لێکەوتووەتەوە. کارزان تارق NRT سلێمانی.